ڕاوەستە کوڕ وەڵا زۆر باشم بۆستە کوڕ قماشە کشمیرەکە کاکە بە هەمی 15 تۆپ مایە وەستە کوڕم 15 تۆپ ئەجانە لەگەڵ نییە کورە دەڵاو شێتان کردم ئەی هەوا هەتا ئەو بزنە قوتە لێرە بیترو ئەو ناکەی تەربێتە چی دەدا بە حەیات نیامەوە مارێ بۆستە سعدی بۆستە سعدی ئەم ستایلێ پێ چۆنە تەقانێتی یان نا تۆپە بیتەخێنی خڵی لە تەعزیا دانیشتووە بۆ ئەولی هاتووە سەرم زۆر دێشی چ بە قماشەکانت لە بۆی نارد قماشەکانم بۆ نارد بە دڵی تۆ خێری شەکات باش کاکە باش دەبینە حەبەکانم دەبینە من کوێر بم وەڵای حەبەکانم لە بیستوو وە تو کەنجی نێشت لە بیر ناچی خۆت و ڕەمەکە دەردی تۆ حەب نییە دەردی تۆ لیمۆیە لیمۆ گوێ بگرە ڕەشید ئا ئەو ماوەیە خۆم گران دەکەم وان لێ دەکەم دەبی مەمنونی من بن دەست خۆش ئاوا خۆت قورسکە خۆت گران بگرە ئەوان بچووکەرەوە ئەرێ وەڵڵا دەباشە برایەکەت کووە والله حاڵی زۆر زۆر خراپە ویستم ئەوت پێ بڵێم دەستی خۆش ببینی خستمەوە منەچم بۆ خەسخانە بۆ لای ئەو بەس تکات لێ یەکەم سعدی تکات لێ یەکەم دوکان جێمێڵە چکە مشتریمان زۆری ئەمڕۆ چێ دێتن کورە حاجی خدرە حاجی عوسمانە کا عەلیە کاک ئەحمە هەموویان دوکانەکانیان قماشی تیان نەماوە داوایان کردووە باشە باش پێویستت بە هەر شتێک بۆ تەلەفۆ بکە باشە کاکە بەس پێویستیم بەوەی و دووچاو ماچەکەم دوکان جێمێڵە مەجۆ بە دەوری کێشەی لیموا خۆ بچووک مەکەرەوە خۆ گران کە گران باشە باش چێ دەسحەتی چێ دەکا دەخوا حافیز قوتیلە ئەرێکسمۆ تۆ هەڵەپەڕ یا قەلەقی دایکەوە نیە لە خۆشییا هەڵەپەڕەم ئەو تۆ باسی چیەکەیت ئەی بۆ چاوەڕێ چیەکەی پیاوێک دوو ماڵی هەبێ هەروە بێ ئەی چۆن ئەو لا خێزانێتی و مناڵی هەیە و شتی هەیە بە قوربانە بم تۆشی بەدزیەوە هێناوەرە بە چاوەڕێەوەی لێ بکەی ئەی چی ئێستا نەسیحەتانی منەکەی ئەی بۆ ئەوەڵە و نەسیحەتانە و ناکردم ئێ خۆ خۆش تەوزانی خۆش هەر حەزی لێی بوو ئەیتە قابیلە چی بکەین ئێستاش پێویست بە قەلەق کوشتە ناکات ئەزانی چی بکە فۆیسێکی بۆ بنێرەوە بیترسێنە بڵێ بەیانی وەرە بۆ بەردەی مەحکەمە یعنی ئاوا یەکسەر بڵم جیابمەوە ئات بیترسێنە ئەگەر ناخۆ گیان نابیتەوە گوێ بگرە سعدی یەیتەوە ماڵە باشە ناژێیتەوانێ بەیانیم شوێنێک هەیە بەناوی مەحکەمەوە ئەبێ بەیانی تۆ لەوێ بوو بێژەنی کاکەم چاوەڕێتەکە کەیفی خۆتەی تر های کوڕم بەسەری باوکە ڕۆ بێژن هاتەنە مۆزوعەکەی بۆ خودای فریای نەکەوم ئەو بێژەنە خوشکەکەی بە تەلاقدا دەدات چ بکەم ئێستا دوکانی قەپاکەم باشە چ جوابەکەی ئەو ناکەس بەجێ بدەمەوە بە قورعان ڕەشید دەمکوش خوای جان کورە بابە با قەپاتی کەم کورە دوکانەکە هەر دێتەوە مشتریەکان هەر دێنەوە بەس لیمۆ بڕوان نایەتەوە کورە با قەپاتی بکە